خۆشەویستان ئەزدان لە بەرنامەیەکی دیکەی تایبەتدا لە بابەتێکی تایبەت مژاری ئەمجارەمان دانیشتنی ئەمجاری پەرلەمان بوو کە بەجیاوازتر لە دانیشتەکانی پێشتر یاخود بەجیاوازتر لە خولەکانی پێشوو ئەمجار پەرلەمانتاران بە کۆکردنەوەی واژوو یاخود هێنانە نێو هۆڵی پەرلەمان بە تایبەتی کێشە و ئایرەشەکانی موچە و لێبڕینی موچە چۆن وەزیرەکان و لاینی حکومی هێنان نێو پەرلەمان و پەرلەمانتارەکان لاینی پەیوەندیداریان خستە نێو باس و قسەی ئەوەی کە پرسیارە لە شەقامە لە پەرلەمانە خەیە بەرباز لەگەڵ کاک بەرزان عوسمانۆک و چاودێری سیاسی وەکو کەسایەتێکی ئەکادمیش قسە و باز لەسەر ئەم بابەتەکەین کاک بەرزان بخێراتی. سوپاس دەکەم و سڵاو ڕێز بۆ جەنابەت و بۆ بینەران و بیسەرانی کەناڵە خۆشەویستەکەتان. سپاس کاک بەرزان خێراتی. چۆن لەوە دەست پێ بکەین کە پەرلەمانتاران واژویان کۆ کردەوە لەوەی کە لایەنی پەیوەندیدار بە تایبەتی بە بودجە موچە کە پێڵێن قسە و باسی گەرمینە و شەقام هێنان لەو پەرلەمان و خرانە لاینی پەیوەندیدار خرایە ژێر پرسیارەوە. سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ ڕخساندی ئەم دەرفەتە. بەڕای من لەوە دەست پێ بکەین پێش ئەوەی کە باسی دانیشتنەکەی پەرلەمان بکەین و چۆن بوو هاتنی ئەو تیمی حکومی بۆ ناو پەرلەمانی کوردستان باسیەوە بکەین پەرلەمان بۆ خۆی مەهامی چییە کە باز هەر دەستگایەک دەکەیت کاک چۆمان ئەبێ بزانین ئەو دەستگایە مەهامی سەرەکی ئەو دەستگایە چییە و ئەو دەستگایە چ ڕۆڵەگە بینێ و ئیشوکاری ئەو دەستگایە چییە. مەسەلەن پەرلەمان کە پێی دەوترێت دەسەڵاتی تەشریعی ناسراوە لە ناو سیستەمی سیاسیدا واتە دەسەڵاتی یاسادانان. ئەم دەسەڵاتی یاسادانانە خۆی لە چوار چێوەی یاسادانانە ناوی هاتووە. بەڵام ئەرک و مەهامی ئەدای پەرلەمان ئەرکێکی گەورەیە کە پێی ئەوترێ ئەرکی ڕەقابی چاودێری ئەدا و کارەکانی حکومەت واتە دەسەڵاتی جێبەجێکردن. لەبەرەوە زۆر ئاساییە یەکێکە لە مەهامە ڕەقابیە گرنگەکان کە هەموو پەرلەمانێک لە دنیادا پێی هەڵدەسێ کاری چاودێریە و ئەو کاری چاودێریە حتمما لە ڕێوشێنی خۆی هەیە بە پێی پەیڕەوی پەرلەمانی لە ڕێگەی سێ ڕێگاوە ئەتوانرێت جێبەجێ بکرێ. یەکێ لەو ڕێگایانە مەسەلەن ئەوەیە کە پرسیار بکەن ئەندەمانتاران پرسیاریان هەیە لە ڕێگەی پرسیاری نەسی خەتیە نێرن بۆ وەزیرەکان نێرن بۆ دەسەڵاتی جێبەجێکردن و لە دوای ئەوەش دوای پرسیارکردن ئەتوانن ئستیجواب بکەن بانگهێشتیکردنی تیمی حکومی یا وەزیرێک یا دەستەیەک بۆ پەرلەمان وی هەندێک پرسیاری لێ بکەن ڕوبەڕوو ئەویش ڕوبەڕوو وەڵامیان داتەوە. لە دوای ئەوە ڕێگەیەکی تر ئەوەیە کە ئەگەر ئەم بابەتانە نەگەشتە نەتیجە بابەتی سەحبی سیقە هەیە یعنی کشانەوەی متمانە لەو دەسەڵاتە یاخود لەو حکومەتە کە هەیە. ئەوەی کە ئەگوزارێ لێرە لە ڕێگەی کیەوە ئەمانەکرێت طبعاً لە ڕێگەی لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانەوە ئەگرێ و لە ناو ئەو لیژنە تایبەتمەندانە بەڕاستی هەموو ئەندامانی پەرلەمان بە هەموو ڕەنگەکانەوە لە ناو ئەو لیژنانە هەیە. ئەوەی کە گوزەرا و جەنابەت باسی دەکەیت یا لێپرسینەوەی ناویدەنەی و ناویدەنەی واژوو کۆکردنەوە بەڕاستی من وەکو چاودێرێکی سیاسی وای نابینم. منەوەی کە بینیم لەو جەلسەی پەرلەمانە لەو دانیشتنەی پەرلەمانە تەنها مداوەلات بوو یعنی بانگێشتی تیمی حکومەت نەبوو بۆ ئەوەی لێپرسینەوەی لەگەڵا بکرێ. بانگێش نەبوو بۆ ئەوەی کە باسی بڕیاردان بێت لەسەر چی لەسەر لێبڕینی موچە یاخود کورتێنانی موچە یاخود کۆگونجاندن. بەڕاستی ئەمە گفتوگۆیەکی زۆر ئاسایی بوو کە کێشە لە وڵاتی ئێمە هەیە کۆمەڵی قەیرانی تیا هەیە لە کۆمەڵ لە هەموو وڵاتێکە هەیە و ئەم بەڕێزانە لە هەر سێ پێگەێنەرەکەی حکوومەت هاتنە پەرلەمان و پەرلەمان پرسیارەکانی خۆیانی واتە هێشتا لە حاڵەتی پرسیارکردنایە پرسیارەکانی خۆیانی ئاراستەی ئەو بەڕێزانەکردن و ئەو کارکتەرە تەنفیزیانە کرد ئەو کارێکەکانی کە لە دەسەڵاتی جێبەجێکردان لە حکوومەتان کردیان و ئەمە بەڕاستی من وەها دەیبینم زۆر شتێکی نۆرماڵ بووە و پرسیارکردنێک لە هەر ئەدای هەر دەستگایەکی تەنفیزی بکرێت زۆر نۆرماڵە. بەڵام ئەوەی کە بابەتەکەی وروژانەوە بووە هۆی ئەوەی جێگەی بەڕاستی باس و خواسی جەنابتان وەکو ئیعلامی و باس و خواسی ئەوەی کە خەڵک لە دەرەوە
بە شێوەیەک لە شێوەکان جیاوازیەکی ئەبینی لەم ئەدای پەرلەمانتارانە لێرە ئەوەیە کە هەمیشە ئەندام پەرلەمانەکانی پێشوو بە معارەزە و معارەزە بۆ خۆی تعریفێکی خۆی هەیە ئەندام ئەن پێڵێن ئەحزابی معارەزە ئەحزابێک ئەوانن کە لەناو حکومەتانین و دوایەوە بابەتێک تریش پێن ئەحزابی سوڵتە هەمیشە لەناو ئەحزابی معارەزە شێوەیەک لە گۆترەکاری لە قسەی پەرلەمانتارانە هەبوو لە ناو مستەڵەحی کوردەواری خۆمانە پیانە و مزایدات دروستە بوو و ئەندام پەرلەمانەکان بە درێژایی 10 ساڵی ڕابردوو گوێبیستی ئەوە دەبووین تیمی معارەزە هەمیشە ڕەخنەبارانی تیمی حکومەتی دەکرد و حکومەتی ئەخستە ژێر پرسیار و لێپرسینەوە و هەموو کەناڵە فەرمی و نافەرمیەکان طبعا هەموو شتێک کەناڵی فەرمی خۆی هەیە تۆ ئەندام پەرلەمان ینی دەسەڵاتێکی فەرمیە و ئەندام پەرلەمان کارکتەرێکی فەرمیشە حەسانەی هەیە و ئەوان لە هەموو کەناڵە فەرمی و نافەرمێنەکان و ئەمەیان دەکرد خاڵێکی تر لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە کە پێکهێنەرەکانی ئێستا 3 حیزبی دەسەڵاتن 2 حیزبی دەسەڵاتیان ئەسڵەن لە ئۆپۆسیۆنتر بوون و ئەوان کاریگەرتر بوون لە بابەتی ئۆپۆسیۆن کاتۆ بۆ خۆی لە ناو دەسەڵاتایە ئەگەر ئەشکالێک لە ناو دەسەڵاتا بوو بێ ئەو زیاتر ئەیبینێ خۆی بەشدارەتیایە هاوبەشەتیایە ئەم هاوبەشانە بەداخەوە بە نەفەسی ئۆپۆزیسیۆن قسەیان دەکرد ئەمەی کە لێرە ئێمە بینیمان لێرەشە تەنها بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان و ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی ئەم 10 ساڵە و تیمی حکومی لە ناو پارتی دیموکراتی کوردستانە زیاتر ئەکرانە ئامانج بەڵام ئەمەی کە بینیمان لە میناوەکو لە پێشا باسم کرد بەڕاستی کاک چۆمان گۆڕانکاریەکی یعنی نەوعی لە دانیشتەکانە ڕوویدا و من ئەو گۆڕانکاریە ئەگەر وەکو چاودێرێکی سیاسی جەنابەت ئەو پرسیارم لێ بکەی ئەمەی ئاساییە ئەندامی مثلا حکومت بەڵێ منیش لە دەست پێ کەوتم بە جیاواز بەڵێ عزیز جەنابەت بکەم یعنی ئایا کارکتەری مثلا حزابی سیاسی ناو سوڵتە ناو دەسەڵات بۆی هەیە ڕەخنە بگرێ ئەمە بابەتێکە یعنی کە بگەڕێنەوە بۆ ئەدای وەڵامی پرسیارەکەی خۆت بەرەوە بڵێ بگەڕێنەوە بۆ ئەدای سیاسی پەرلەمان لە وەڵامەکە لەوێ ئەدای سیاسی پەرلەمان ڕقابیە یعنی کە گەل تەخویلی سقی داوە بە ئەندام پەرلەمانەکان بەکێی داوە بە کۆی ئەندام پەرلەمانەکانی داوە نەیوتوە ئەمە ئۆپۆزیسیۆنە تەخویل نەکراوە و ئەمە دەسەڵاتە ئەبێ بێدەنگێ و تەخویل نەکراوە کەواتە ئەدای پەرلەمانی ئەدایەکی ڕقابیە بۆ هەمویان وارد دەبیکەن بەڵام لێرە کێ ئۆپۆزیسیۆنە بێت چیە کات ئەدای ئۆپۆزیسیۆن چییە و ئەدای ئەو ئەحزابانە چیە کە لە ناو سوڵتان ئەدای ئۆپۆزیسیۆن ئەدایەکە ڕەش و سپی لێک جا ناکاتەوە و مرەکەزی ڕەخنەکانی لە دەسەڵاتە و ئیش لەسەرەوەکان لە گەڕێکی داهاتووە بێوێت ئەم دەسەڵاتە کە مکارەکانی ئەم کە مکوڕەکانی ئەم دەسەڵاتە زەقکاتەوە بۆ ئەوی خۆی بەدیلی ئەو دەسەڵاتە بێ و هەتا حەدی ڕووخان و متمانە لێسەرنەوە و شکست پێهێنانی سوڵتەکە ئۆپۆزیسیۆن ئەمە دەکە بەڕاستی ئەمە ئەدایەکە هەندێک یعنی وەکڵێن ئیجحافی تێدایە هەندێک ینی وەکڵێن ینی شێوازێکی توانم بڵێم سلبی تێدایە بۆ ئەدای ئۆپۆزیسیۆن ئەدای ئۆپۆزیسیۆن ئەبێ متەکامیل بێت ئەم جار چۆن مۆدلێکی جیاوازترمان بینی لەوەی کە بەڵێ پێشتر پەرلەمانتار ینی کە ئەچوە پەرلەمان بەتایبەتی بە نەفەسی ئۆپۆزیسیۆن ینی تەپڵیان لێە دەبیان ئەوەشان فیکە یعنی ئەم مۆدلە کە ئەمە زانی سەمەری نییەوە نەتیجەی نییە چۆن دوجار ینی ئەمە کە نوێنەرانی میلەت نوێنەرانی خەڵکی کە لە پەرلەمانن ئەو پرسیاران لێ شەقام بکەن لە خودی لایەنی پەیوەندیدار بە تایبەتی وەزیرەکان کە باب مژاری گەرم بابەتی گەرم لە پرسی ئەوی کە پێڵێن موچە و بۆزە و ئەو کێشانی کە هەیە بەڕاستی قسەکەی جەنابتە بەڵام من دێمە سەر ئەوەی ئایا ئەوەیە ئەدای حزابی ئۆپۆزیسیۆن ئەدای ئەو ئەحزابانیش کە ناو سوڵتا بوون ئەوانی کە تەحلیلمان کرد بە تایبەتی ینی ناشارێتەوە هێزەکانی یەکێتی و ئەندام پەرلەمانەکانی گۆڕانیش هەمان بابەتیان نەفەسی ئەوانیان هەبووە یعنی ئەمانە ئەتوانم بڵێم وەکو چاودێرم بڵێم لە گۆترەکاری کۆمەڵێت تەسەڵوفاتیان کردووە یعنی بەبێ داتا بەبێ ئەوەی حتا ئەوان لە ڕێگەی لیژنەکانی خۆیانەوە بێ بیکەن ئەوان لە ڕێگەی لیژنەکانی خۆیانەوە نەیان کردووە ئوسوڵی لێپرسینەوە کاک چۆمان لە ڕاقیترین پەرلەمانی دنیا وەزیرێک دێ
هەموو کوتلەکە هەموو دوو لیژنە یا سێ لیژنەی دیاریکرا و پرسیارەکانیان لە ڕێگەی یەک دوو پەرلەمانەوە ئاراستەکەن و ئەویش وەڵامەداتەوە ناکرێت بەو قڕەقڕ و وەکو جەنابتەرەی تەپڵ لێدان و بەو ڕێزم هەیە هۆسە کێشانی کە بینیمان لە ماوەکانی ڕابردووە لە پەرلەمانی کوردستانە بەداخەوە ڕوویداوە بەڵام بینەوە سەر ئەساسی بابەتەکەی ئێمە ئایا پەرلەمانتارانی دەسەڵات بۆیان هەیە ڕەخنە بگرن بۆیان هەیە ئەوانیش ئەو کارە بکەن بەڵێ من بەڕاستی لە هەموودا لە هەر موئەسسەسەیەکی دروستە لە هەموو عورفێکی پەرلەمانیە ئەندا من بەڕای من و خۆشی لە ئەساسەوە وایە لە ڕووی عورفی پەرلەمانیشەوە وایە ئەندامانی حیزبی ئەندامانی فراکسیۆنی دەسەڵات بە تەحدید بۆیان هەیە لە ڕقابی بکەن بۆیان هەیە چاودێری دەسەڵاتی یاسادان ئەسڵەن ئەوان زیاتر بێ چاودێری دەسەڵاتی یاسادان دەسەڵاتی تەنفیزی بکەن دەسەڵاتی جێبەجێکردن بکەن دەسەڵاتی حکومت بکەن چونکە ئەگەر خەلەلێکە بوو ئەبێ خۆیان بیدۆزنەوە و خوار خۆشیان لەگەڵ چۆن ئەمە وەکو گرێک وەکو ئەوەی کە ئەمە ئەمان بینیەوە لەوەی کە ئەمە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانمان بینی و ئەوەی کە ئەو بەڕێزەی تر خالید شوانیشمان بینی ینی کۆی ئەوانەی تا ئەگاتە وەزیری وزە وزە و نەوت ینی چۆن دوجار ئێمە بزانین ماداممانە پێگەنەری حکوومەتن ئەبێت تەواوکەری یاخود ئەو گریانەی کە دروست بوون ئەوانە بێت تەواویکەن ئۆپۆزیسیۆن هەبێت چاودێر بێ بەڵام ئەم جارە کە ئێمە بینیمانەوە خودی بەتابەتی پەرلەمانتارەکانی پارتی ئەو پرسیارە جددیانەیان کرد کە نەکرابوون لەکێ لەوانەی بەشدارن لە حکوومەتە لامان کاتە هەروانیشن لە میدیا و لە شەقامە ڕخنە لە ئەدای حکوومەتەکە ئەگرن یاگرتویانی ئەندامانی فراکسیۆنی پارتی چیان ود لە پەرلەمانە وەکوتم ڕەخنە واریدە ڕقابەی فراکسیۆنی دەسەڵات واریدە بیکە و ئەوان هاتن داوای ڕوخانی حکوومەتیان نەکرد ئەوان بە نەفەسی خەلەل دیاریکردنی خەلەل ڕقابە بۆ چییە؟ ڕقابە بۆ ئەوەیە یعنی خەلەلێک لە شوێنێکا هەبێ چارەسەر کرێ دووهەمیش ئەو بەرنامەیە کە حکوومەت لەسەری ئەڕوابێ ئەو بەرنامەیە بزانین چۆن تەنفیزەکرێ چۆن تەنفیزەکرێ ڕقابەی کارێکی تی ڕقابی بۆیە کە بەرژەوەندی گشتی لەکوێیە ئەوان قسەی لەسەر بکەن بەڕاستی بەرژەوەندی گشتی ئەوەی کە من بینیم بە شێوەیەکی سەمعی و سوورەیی بینیم ئەوان ئیشیان لەسەر بەرژەوەندی گشتی کرد بەرژەوەندی گشتیان سەخ کردەوە بۆ وەزیرەکانی خۆیان پێش وەزیرەکانی تر کە حزابەکانی تر بوون وەکو گۆڕان و وەکو یەکێت لەبەرەوە زۆر وارد بوو ئەوان بەو نەفەسە ئیشیان نەکردم حکوومەتە بڕوخێ ئەم حکوومەتە کارەکانی وایەڵێن ئەم خەلەلانە هەیە ئێوەش دەنگتان پێدراوە لە ڕێگەی ئێمەوە سقی خۆمانمان پێداون پێویستی بە چارەسەر کردێ ئەمە خۆی بۆ خۆی ئەم گفتوگۆیە یاخۆ ئەم دانیشتنی پەرلەمان دانیشتێکی گفتوگۆ ئامێز بوو ئیستیجواب نەبوو بە شێوەیەکە ئەگەر ئەمە نەبێ بڕیاری لەسەر درێ ئەوە بوو بینیمان هیچ بڕیارێک نەبوو تەنها کۆمەڵێک لیجان تەشکیل کرا بۆ باشکردنی ئەوە وەدادواچوونی ئەو پرسیارانەی کاندام پەرلەمانەکان و ڕوژانیان بەڵام ئەوەی کە ناتەبیعیە و دڵنیام لە مێشکی جەنابیشتای پرسیارکەی ئەم بابەتە بۆچی دروست بوو ئایا بۆ ئەندامانی بڵین واز لە ئۆپۆزیسیۆن بێنین ئەوان کاری خۆیان هەچۆنێ کردویانە بە سلبیات و ئیجابیاتەوە بۆ خۆیان بەڵام ئەو بەڕێزانەی کە لە ناو دەسەڵاتە شەریکن لەگەڵ تیمی حکومی پارتیە بۆ 10 ساڵە زیاتر 10 ساڵە هەموو کێشەکانی حکوومەت زەقەکەنەوە بۆ خۆیان قەڵەمڕەوی سیاسی و قەڵەمڕەوی حکومداری و ئیداری خۆیانیان نییە بۆچی نەیانتوانی تەنها شەوێک تەنها دانیشتنێک بەرگەی ئەو ڕەخنانە بگرن کە فراکسیۆنی پارتی کردوێتی بینیمان کاردانەوەکانی وەزیری داراییمان بینی و کاردانەوەکانی بەڕێز خالی شوانیمان بینی و کاردانەوەکانی ئەوان تریشمان بینی کە جۆرێک لە نابەرپرسیارەت یعنی هەستکردن بە نابەرپرسیاتی بەرامبەر وەزعەکە دەریانە بڕی و پێیان ناخۆش بوو تا حدێک کە باز دەکرێت زۆر جار نازام سەرچاوەکە تا چەند دقیقە باسی دەست لە کارکێشانەوە دەکرێت باسی دەوام نەکردن دەکرێت خێرە بۆ چرکەیەکیش تۆ وازت لە دەوام نەیەنا ئێستا بۆ ڕەخنەیەک وازدێنی کەواتە کێشە ئەساسیەکان وازدێنانەکە قسەکردنەکە عاجزبوونەکە لەسەر کێشە ئەساسیەکان نییە لەسەرەوەی نابێت تۆ ڕەخنەم لێ بگری کەواردە ئەندام پەرلەمانێکی دەسەڵاتیش ڕەخنەی خۆی هەبێ بەڵام لە ڕێگەی فەرمی خۆیەوە لە ڕێگەی کەناڵەکانی خۆیەوە لە ڕێگەی هات و هاوار و دەنگ بەرزکردنەوە و
ئەو قڕەقڕەی کە لەناو پەرلەمانە ئەکرا نەکرێت کاک بەرزان. داتاوە بکرێت کەمە کارێکی باش بوو وەتوانم بڵێم تا حدێکی باش یعنی بڵێن وەرچەرخانێکە تا ئەو ڕادەیە کە ناڵێم دڵمان پێخۆشە بە تەواوەتی بەڵام بۆ خۆی من بە کارێکی زۆر بە عورفێکی ئاساییە بینم واتوانن ئەوان ئەو دەورە ببینن لە یەکێکی تر باشتر لە بنەمایە ئێمە ینی نەمان ئەبینیەوە لەوەی کە بابەتەکان معلق بوون هەڵواسراو بوون بۆی من ئەم پرسیارەکەم پشت پەردەکان چۆن ینی بخێنە بەرچاو لەوەی کە بەڕوونی ئەمە لە پرسی چاکسازی ئەم جارە لەگەڵ ئەو قەیرانن کە هاتووتە پێشەوە ئێمە کە بینیمانەوە لە حەڤە ساعت زیاتر ئەو قسە و باسەکرا ینی ئەمەیە کە دوجارەوان تا پرسی دەست لە کارکێشانەوەیان قسە بەرباس والله من ملاحظم لەسەر 7 ساعات و ئەوانە هەیە یعنی من زۆر سەیری هەندێک لە جەلسەی پەرلەماناتی دنیام کردووە لە 2 ساعات و لە جاری وایە لە نیو ساعات و جاری وایە لە 40 دقە تێناپەڕێ بابەتێکە باسەکرێ و چەند لیژنەیەک هەموو پەرلەمانیشی بۆ کۆنابێتەوە مناقەشەیەکە و پرسیارەکانی خۆیانیان جێبەجێەکە بەڵام شتێک بوو بە لغز بوو بە مەتەڵ لەوەی کە ئەندامانی پەرلەمانی پارتی تا ئێستا تا ئەم دقەیە تەحەفوزیان کردووە لەسەر کۆمەڵێشت هەندێشتیان نەوتووە کە پێویست بوو بیانوتایە و ئەو شەوە هەندێشتیان وت حقیقت يعني تۆ بڵێیت و نەڵێیت حکوومەتی ئیتیلافی يعني مەسئولیەتەکان بەرپرسیارەتەکان هاوبەشە يعني ڕەنگە لە سەدا 50 یا لە سەدا 40 بەرپرسیارەتەکان بەر تیمی حکومی پارتی بکەوێت بەڵام نیوەکەی تری بەر ئەو دوو هاوبەشەی تر ئەکەوێ کە ئەوان خۆیان لێ نەئاکردن بە ساحێب و ئەمان بەرپرسانە ئێستش پرسیاریان کرد ئەڵێن خەلەل هەیە و بێ چارەسەریش بکرێ نەیان وتووە ئەم حکوومەتە شکستی هێناوە بەو زمانەی کە ئەوان لە ناو هاوبەشەکانی ترکەیان وت لەبەرەوە بەڕاستی من بە عورفێکی ئاسایی بینم و ئەکرێ لە دوای ئەم بابەتە و لە دوای ئەوەی کە ئەم جەلسەیە وروژرا پێویست بە دەست لە کارکێشانەوە ناکە پێویست بە مراجعاتەکە چی بکرێت باش ئەو ئەساسە سەرڕای ئەوەی کە ئێمە بابەتەکەمان لەوێ بینیوە لە پەرلەمانە ئەمە وروژێنرا کە لە سابیسی داهات زیاتی کردووە و لە نێو بابەتی گەڕانەوەی داهاتی خاڵە گومرگیەکان داهاتی ینی ئەوەی کە بگەڕێتەوە خەزیانەی هەولێر ینی قسە و باسەکە ئەلێرا بوو کە باز لە حکوومەتی قوڵ کرا حکوومەتی قوڵ بڕۆیتە ناو باسەوەکو بەتاکید حکوومەتی قوڵ دەستەواژەیە نەگەڕانەوەی بوو لە زانستی سیاسیە حتا لە زۆر وڵاتەکانی ترا بە تایبەتی بۆ ئەو وڵاتانە باز دەکرێت کە زیاتر دەسەڵاتێکی دیکتاتۆری یا دەسەڵاتێکی ئاینی یا دەسەڵاتێکی مەذهبی یا دەسەڵاتێکی ئایدۆلۆجی تحکمی پێوەکە ئەمە شمولی عراقی طبعا شمولی عێراقەکە عێراق خەیری و کۆڵێ باشترین نمونەی دەسەڵاتی قوڵە پێشتر تورکیامان هەبوو کە جەنرالەکانیان بردە ڕێەوە دەسەڵاتێکی قوڵی هەبوو ئەم دەسەڵاتی قوڵ واتە لە ناو حکوومەتە لە ناو قوڵایی ئەو دەسەڵاتە دەسەڵاتێکی تریشەکان دەکە ئەوەی کە هەیە لە عێراقا واجهەیەکمان هەیە ڕئیسی ئەنجومەنی وەزیرانمان هەیە کە بەناو قائیدی عامی قواتی مسلحەیە وەزیرەکانمان هەمووی هەرێکە لە شوێنی خۆیان هەمانە دەسەڵاتێکی معنی دیار هەیە کە هەموو بڵێن فراکسیۆنەکان زۆربەی فراکسیۆنەکان حکوومەتێکی ئیتیلافیە بەڕێوەی ئەبا بەڵام لەناو ئەمە بڕیارەکانی حکوومەت لە پشتەوە دەسەڵاتێکی تری جوڵێنێ و دەسەڵاتێکی تر جێبەجێی دەکا زیاتر دەسەڵاتی قوڵ لە جێبەجێکردنایە لە جێبەجێکردا خۆی بینێتەوە مثلەن 200 ملیارەکەی کە بۆ هەرێمی کوردستان بە سلفە ئەنرێنرێ ئەنجومەنی وەزیران بە زۆرینەی دەنگ بڕیاری لەسەر درراوە نایشینێرن بۆ ئێرە ئەوە دەسەڵاتە قوڵەکەیەکە نایڵێ دەسەڵاتێکە لە ناو دەسەڵاتەکەی ترا پێڵێن الدەولە العەمیقە بە عەرەبیەکەی یعنی ڕەنگە بە کوردیەکەی مستەڵەحێکی ینی چەمکێکی وانە بێ من بە جەنابەت هەر بڵێ تەرجمەیەکی حرفی دەکەین بەڵام ئەم دەولە عەمیقە بەڕاستی لە عێراقایە ئەتوانم بڵێم لە کوردستانی شای بینی چۆن من پێت بڵێم بۆ کوردستان چۆن لە کوردستانە بڕیارێک دەردەکرێ ئەنجومەنی وەزیران دانیشتووە تیمی یەکێتی نیشتمانی کە بەڕێز کاک قوباد تاڵەبانیە تیمی پارتی کە سەرۆکایەتی دەکا و بەڕێز کاک مەسرور بارزانیە و تیمی گۆڕانیشی تێدایە و ئەوەی تریش کە پێکاتەکانیش هەندێک هەمویان بەشدارن تێدا بڕیارێک دەردەچێ ئەو بڕیارە ئەوکو خۆی جێبەجێ ناکرێت مع العلم دەسەڵاتی جێبەجێکردن بڕیاری لەسەرداوە چۆن ڕوون قسە بکەین کاک بڕیارێک دەردەچێ
نەک بڕیاری یاسایەک دەردەچێ کە یاسای چاکسازیە ئەم یاسای چاکسازی جێبەجێ ناکرێ ئەمە ئەو دەسەڵاتە قوڵەیە لە پشتەوە لە سێبەرەوە ناڵێ ئەو بابەتە جێبەجێ بکرێ ئەمە ئەو دەسەڵاتەیە کە تیمەکەی خۆت لە هەولێر بڕیار دەدا لە سلێمانی جێبەجێ ناکرێ دقیق من ئەوەیە بابەتە ڕۆن و شەمانی داهاتەکە ناگەڕێت و باس لە داهات مەکە داهات ڕەنگە شتێکی قورس دەبێت بەڵام من نمونەیەکی بچووکت پێڵێ بابەتی کۆرۆنا یعنیەوەی کە ڕووی کرد ئەو بڕیارانەی کە جێبەجێ دەکرا لە هەولێر لە سلێمانی جێبەجێ دەکرا نەیدەکرد هەتاکو حکوومەتی هەرێم بۆ ڕاستکردنەوەی بابەتەکان دەسەڵاتیدا بە پارێزگاکان بۆی پارێزگاکان خۆیان ڕێو شوێن بگرن مع العلم لە زۆربەی دنیا حتا لە ئەوروپا کە لە ئاستی اتحادی ئەوروپیا یەک سیستەمی ڕوبەڕوونەوەی کۆرۆنایان جێبەجێ کرد بەڵام لە لای ئێمە بینی دێگەڵ و کۆیە فەرقی هەبوو ڕاستە ئەو دەسەڵاتێ لە وڵاتەکە ئێمەشا بەداخەوە لە پشت ئەحزابی سیاسیەوەیە و لە پشت ئێمە وەمان لێت و دەسەڵاتی شخصیشی لە هاتووە یعنی بێ مستەلاحێک بدۆزینەوە بڵین ئەسڵتە شخصی دەسەڵاتی شخصی لە ناو دەسەڵاتەکەی ئێمە دروست بکە ئەمە بەڕاستی نابێ بێ دەسەڵات چۆن فریاب بکەوم لەگەڵ بەڕێستانە ینی ئەم جارەکە بڵێ پەلەمانمان بینیەوە بە جیاوازی گرنگە بەڵام بۆی کە نەتیجەیەکی ینی باشمان پێ بدا لەوەی کە وەزیرێک کە ئەکاتە دکتۆر کەمال ئەتروشی ینی کە وەزیری پارتیە بە ئەوانەی کە گەندەڵەیەکان سێ وشە چوار وشە بەکاریانە ینی ئێمە لامان بە خۆشحاڵیشەوە چەپڵە ڕێزان کرا لایەن کۆی پەلەمان تارەکانەوە وڵای ئەو دەستەواژەی کە بەڕێز وەزیری سامانە فروشتیەکان بەکاری هێنا ئەو سێ بابەتەی باس کرد کە گەندڵ ئەوەیە من نامەیە بچمەسەری یعنی فعلەن ئەوە اعترافێکە بۆی کە ئێمە ڕوبەڕووی گەندەڵیە بینەوە وە گەندەڵی بێزراوە و پێویستمان بەچی هەیە لە مەرحەلەی دووەما کە باسی ئەوەی کرد کە من لەگەڵ ئەوانیم پارچەکردن و ئەوانی باس کرد بەڵام بۆ خۆی ئەمە ڕوبەڕوونەوەی گەندەڵیە چاک سازیە ئەوەی دووەمیان چاکسازیە لە ڕێگەی شیە و لە ڕێگەی ڕوبەڕووبوونەوەیە ئێمە چاکسازیمان هەیە ئاستەنگی چاکسازیشمان هەیە بەڵێ ئەو ئەشکالەکەی کاکە چۆمان ئەگەر جەنابەت پرسیار لە من بکەی ئێستا چی بکەین ئەم بابەتەوە وا وروژاوە ئەم بابەتەوە هاتۆتە پێشەوە ئێمە یاسایەکمان هەیە یاسایەکمان هەیە ناوی یاسای چاکسازیە واز بێنە وەرە شێوازێک دۆزەرەوە ئالێتێک دۆزەرەوە نەخشە ڕێگایەک دۆزەرەوە بۆ جێبەجێکردنی چاکسازی دڵنیا بە چاکسازی ینی بڵێن بەرژەوەندی گشتی تێدایە و هەمووی ئیسفادەکە بەوانی لە دەسەڵاتان ئەحزابی دەسەڵات بەوانی کە لە ئۆپۆزیسیۆنیشان جا من ئەمەوێت ئەگەر دەرفەتی بەرنامەکەتان هەبێت تەنها شتێک لەسەر چاکسازی هەڵێ کە پێم وایە لە دوایە مشت و مۆڕانە پێویستمان بە پێداچوونەوە هەیە پێویستمان بە چاکسازی هەیە و من تێزی دکتۆراکەشم لەسەر ئاستەنگەکانی چاکسازیە لە هەرێمی کوردستان و ڕوبەڕوونەوەی ئاستەنگەکانی کە زۆر گرانە کە بابەتێکە توانم بڵێم نەبێ بە دیعایەوە لە کوردستانە هیچ نەکراوە بەس تەسەور ناکەم لە عێراقیشا کرابێ یعنی ئەم بابەتە کە باس چاکسازی دەکەین بیدایەت سەرەتای هەموو شتێک بێت چاکسازی لە هزرا بکرێ لە فکرا بکرێ شتێک دروست بکێت شتێک هەبێ کاک چۆمان لە ناو تەپلەکە بگۆڕێنەوەکو ئێمە شتێکمان هەبێ ینی شتێکی مشتەرەک هەبێ لە بینمانە یعنی لە هەموو دنیا لە ئەمریکا لەسەر چی ڕوا بڕێگە ئەمریکا لەسەر بەرژەوەندی ڕوا بڕێەوە ینی قەولێکی ئەمریکی هەیە بە عەرەبیەکەی ئەڵێ ئەینەما تجد مصلحة الأمريكا فهو أمن القوم الأمريكي لهر شوينكات مصلحتي أمريكا لك وأمن قومي أمريكا يعني وتيان خليج مصلحتي إمتى كواتا أمني قومي أمريكا لخليج وزا مصلحتي أمريكا تدايا كواتا أمني قومي أمريكا يعني إما أبيت شتيك بدروس كين خاك لامان أبي ثابت به أما مصالحها أما مصالحي إيمايا أبي أمل الهزر معنا بقورين شاك ساجك اللوابين خاك بفيا خاك أبي هي همو معنا هي بارتية هي كيتية هي قورانا هي أويل مالو دانشتوا كل هي أوشك وفاتي كدو هي أوشك لدايك بيت فازل انتماء أو انتماء دواء أو مثلا حكومتي هريم قواري سياسي هريمي كردستان أما براسي كي قال برجوان دي بالاكاني أما كابي أما هالوستي لسركي كتور رخنا دقري نابي بلي بروخي نابێ بڵێ هەموو شتێک زەربی سەفەر کرێتەوە یعنی هیچ شتێکی جوانی تیانی ئەم وڵاتە ئێمە
ئەم وڵاتی ئێمە زۆربەی وڵاتە ئەوروپیەکانیش لە ڕووی ئەمانەوە یەک خاک دەوڵەت مؤسسات خاکت هەبێ مؤسسات وەکو حکومەتی هەرێمی ئەوانەی تێدا هەبێ اینجا قوتی هاوڵاتی یعنی زۆر جار ئێمە ئیبینین ئەگەر فکری چاکسازی هزری باشەمان هەبووایە نابووە دەستمان بۆ قوتی خەڵک بەبردایە یعنی ئێمە بەڕاست بەداخەوە لە ڕێگەی خۆمانەوە مەجالمان بە عێراقدا کە قوتی ئەم وڵاتە ببڕێ ئەوە بەڕاستی ئەگەر ئەم هزرە نەگۆڕیت لای ئەحزابی سیاسی ئەم بابەتە نەگۆڕێ بەچی ئیسلاح دەکات بەچی چاکسازی دەکات بابەتەکە چاکسازی بڵێ ئەمە لێرەوە دەست پێەکە کەواتە چاکسازی ئەبێ ئێمە بۆ خۆمان بەرژەوەندی باڵا لای خۆمان دروست بکەین کەرامەتی ئینسان دروست کەمە بەرژەوەندی باڵای وڵاتەکەی ئێمەیە ئەمانە هەبێت ئەو کاتە هەنگاوەکانی چاکسازی کاک بەرزان ئەو سێ خاڵم لا گرنگ بوو کە بەڕێستان ئاماژەت پێ لە ڕێگەی پەرلەمانتارەکانەوە ینی کۆی ئەوانە بەنا ئۆپۆسیۆن و بەوانەش کە بەشدارن لە حکومەتەوە ئیشیان لەسەر لێدانی ئەمانە کردووە بە خاکەوە بە دەوڵەتەوە بە ینی لێبڕین و ئەوی کە پێڵێن قوتی من باسم بۆ کردی تێزەکەی من لەسەر گرنگسازیەتی لەسەر ئاستەنگەکانی چاکسازی ئێوە ئاستەنگی چاکسازیە بەچی ئاکس چاکسازی لەگەڵ پێڕێکا بکەی حزبێکی سیاسی بکەی کەوا بیر بکاتەوە لە فکری ڕوخانی هەبێ فکری ڕوخانی هەبێ فکری خاکی بەلاوە شتێکی سانەوی بێ شتێکی ئەساسی نەبێ چکایەتی کردن بە کۆی ئەو ڕەمز و ڕەمزانەی کە ڕەمزیان لە وڵاتانە هێشتووە وردە ئینتیما نامێنێ بۆ وڵاتی ئێمە ئەمانە ئەگەر لە فکر و لە هزری ئینسانەکانە لە بەرنامەی سیاسی علەنی و غیر علەنی فەرمی و نافەرمی ئەحزابی سیاسیە ئەمە بکرێ اینجا یەنە سەرخاڵەکانی فەقەرەکانی ئەمە بۆ خۆی تەورەیەکی گرنگە کاک بەرزان ئەگەر یعنی بۆیە من پێشوەخت لەگەڵ بەڕێستانە کۆنتاکتێکم بکردایە کە هەر لەسەر پرسی چاکسازی قسەمان کردایە کە دکتۆراکەی بەڕێستان یعنی لێرە کاتەکەی وە بەو شێوێنە دروست کاتەکەمان هەر لە خزمەتانە دنیا سپاس بۆ کاک بەرزان عوسمان وکو چاودێری سیاسیلامان کاتە قوتابی دکتۆرە لە زانستی سیاسەکان زۆر بەخێرە سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ڕخساندی ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ بەڕێستە زۆر سپاس خۆشەویستان و ئازان ئێوەش هەمیشە بەختەوەرو تەندروست بن